خۆشەویستانی ئێمە سڵاوێکی گەرمتان لێبێت و ئەم کاتتان باش بێت. دووەمین فستیڤاڵی دەروازی سلێمانی دەستی پێکرد. دیارە خۆشبەختانە ئەمڕۆ چواری نۆ یەکەم ڕۆژی دووەمین فستیڤاڵی دەروازی سلێمانیە. تاوەکو 11 ئەیلول خۆشبەختانە لە پارکی هەواری شار با سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات و کۆمپانیای سولیگەیت ئەم فستیڤاڵە جوانە بۆ جارێکی تر دەرگای واڵایە با ڕووی خێزانە خۆشەویستەکان و سەرجەم چین و توێژە جیاوازەکان. توی ئازیز ئەگەر خۆشخۆری ئەتوانی بیت سەردانی دووەمین فستیڤاڵ بکەی تامی خواردنە جیاوازەکان بکە، خواردنە جیاوازەکانی تەواوی کلتورە جیاوازەکان کە لە وڵاتانی دەریشەوە بەشداریان کردووە لەگەڵ خواردنە کوردەواریەکانی خۆمانە خواردنی زۆر جیاوازی تایە تۆ توانی بیت تامی ئەو خواردنە جۆرا و جۆرانە شیرینیە جیاوازەکان تەواوی ئەو خواردنگانی کە لە براندە جیاوازەکان و لە دووەمین فستیڤاڵە بەشداریان کردووە. لەگەڵەوەشە چەندین کاری دەستی و کۆمپانیاوە بەرهێنەکان و جگەلەوەش چالاکیەکانی دیکە کلینیکی پزیشکێکی پسپۆری مناڵان خۆشبەختانە لە ماوەی ئەم 8 ڕۆژەیە لە دووەمین فستیڤاڵە بەشداری کردووە. گۆڕانی و میوزیک بەشێکی گرنگی دووەمین فستیڤاڵی دەروازی سلێمانیە بە بەشداری هونەرمەندە دیارەکان لە نێو ئەم فستیڤاڵەیە ڕنگدانەوەیکی زۆر باشیە. جگەلەوەش چالاکی دیکە ماوە. یاریە کلتوریەکان و با بڵێن یاریە کوردەواریەکان لە فستیڤاڵەکەیە سوپرایزی تایبەتی تایە. ئەمڕۆ کە ڕۆژێکی پیرۆزە ڕۆژی مەولودە بەدەیان چالاکی و سوپرایزی جیاواز لە نێو فستیڤاڵەکەیە ڕەنگی داوەتەوە. ئێستا کە ئەبینین خۆشبەختانە 90 براند لە دووەمین فستیڤاڵی دەروازی سلێمانی دەستیان کردووە بە ئامادەکاریەکان و کار و چالاکیەکانی خۆیان دەست پێ کردووە. لە ئێستای لە وێنەکانە ئەیبینن ئامادەکاریەکی باش کراوە بۆ ئەوەی براندە جیاوازەکان بە باشترین شێواز خۆیان ئامادە بکەن بۆ دووەمین فستیڤاڵ. لەبەر ئەوە خۆت بێبەشمەکە لەم فستیڤاڵە ناوازەیە هەمیشە و بەردەوام دەستگای میدیایی کورسات جیاوازیەکان پیشانەیە بۆیە تۆش ئەتوانی بۆ ئەم ساڵ کە دووەمین فستیڤاڵە چالاکی زۆر جوان و ناوازە و سەرنجڕاکێشی تایە تۆ ئەتوانی بیت بەشدار بیت لە ماوەی ئەم 8 ڕۆژەیە. تۆ ڕۆژانە ئەتوانی لە کاتژمێر 5 دوانیوەڕۆ تاوەکو 12 شەو سوودمن بیت لە تەواوی ئەو براندە جیاوازانەی کە لێرە لە نێو دووەمین فستیڤاڵی دەروازی سلێمانی چالاکیەکانی دەست پێ کردووە. یەکەم کۆشک وەرەگرین پێمان خۆشە ئەم بەشداروانی کە لێرەن لێدوانیان لێ وەرگرین کە قسەمان بۆکە. سڵاو لێبێت. بەڕێزی زۆر سپاس. بەڕێزی سپاس. یەکەم کەسیت کە لێدوانە لێ وەرەگریم لە دووەمین فستیڤاڵی دەروازی سلێمانی. سەرەتا پێم بڵێ چیت هەیە بۆ دەستگای میدیایی کورسات و سولیگەیت کە دووەمین فستیڤاڵی ڕێکخستووە؟ دەستان خۆش بێ سەرکەوتوو بن. فستیڤاڵێکی جوانە لەم کاتەیە زۆر پێویستە ئەم شتانە چکە دەرونی خەڵکی لاکە و دەستی ئێوەش خۆش بێ زۆر ئەزیەتان کێشاوە. ئێمە گوسان کافێ بەشداریمان کردووە بە بابەتی شەربەت و قاوەکان بە بابەتی شەربەتەکان شتە ساردەکان جا حەزەکەم شتێکی شە بۆ بکەم بەم گەرمایە. زۆر سپاس دەکەم. گەردەرفەت هەیە و ئەگەر زوو ئامادە بێت زۆر باشە. هاوڵاتیانی خۆشەویست ئەتوانن بێن لەم کەشە گەرمەیە هەرچەند ئیتر بەرەو کاتەکانی ئێوارە ئەڕۆین کات فێن کە کاوە نیە اینجا مانگی ئەیلولیشە وەرزەکەی تر بەرەو وەرزێکی با بڵێن کەش و هەوایەکی مامناوەند ئەڕۆین لەبەرەوە سەرجەم چین و توێژەکان ئەتوانن بێن لەم کەش و هەوا فێنکەیە تامی ساردەمەنیەکان و تامی ئەو قاوە جیاوازانە بکەن کە لە ڕێگەی براندە جیاوازەکان و خۆشبەختانە ئامادە کراوە و بیریشمان نەچێت هەمیشە ئامانجی سەرەکی ئەم جۆرە فستیڤاڵانە بۆ ئەوەیە هەم هاوڵاتیان کەشێکی ئارام و خۆش وەرگرن لەگەڵەوەیە لە نزیکەوە براندەکان بناسن. ڕەنگە بە ئۆنلاین زۆر کەس هەبێت لە ڕێگەی براندێکە و بیەوێت شتومەکێک کڕێدیان خواردنێک تام کات ئەو چێژی نەبێت کە ڕاستەوخۆ چەند براندێکی جیاواز لێرە لە نێو ئەم فستیڤاڵەیە کۆبنەوە هەم یەکتری ئەناسن هەم هاوڵاتیانیش بەرکەوتنیان لەگەڵ سەرجەم براندەکانە هەیە و لە هەمان کاتە کلتورە جیاوازەکان خواردنگەکان ئاشنا یەکترە بن هەم شاری سلێمانی با کلتوری وڵاتانی دەرەوە.
دەست خۆش زۆر سپاس زۆر سارد و خۆشە ببینەرانی خۆشەویست ناخۆش بۆیە ئەم ساردەمەنیەم داوا کرد لەبەر ئەوەی ئێستا کەشەکەی تۆزە گەرمە دەست پێ کە تۆ هاتیتە پارکی هەواری شار ئەتوانی بە ساردەمەنیەک تامی ئەو خواردن جیاوازانە بکە یاخود ئەو خواردنەوە ساردانە بکەیت ببورن ئەو خواردنەوە ساردانە بکەیت کە لێرە لەم کۆشکە ئامادەکراوە دوجار بچۆ تامی تەواوی ئەو خواردنە جیاوازانەش بکە. زۆر بەتامە ئەمە چی و تێکەڵاو کردووە. ئەمە لیمۆنەیدا تامەکانیشی تایگەر و مانگۆی و تامێکی مزرا وەکو وتیکشە لە ئێوارەوەی تر تۆزە فێنگەکە بەڵام بۆم کاتە شتێکی سار بە سوورە پێویستە خزمەتانی خێرات ماندوونە بن دەستان خۆش بێت با بچینە لای هەندێکی دیکە لەو بەشداربووانەی کە لە فستیڤالەکەیە بەشدارن ئامادەن شیرینیە جیاوازەکان بەشێکی گرنگی دۆمین فستیڤاڵی دەروازەی سلێمانین شیرینی زۆر جیاوازی تایە خاتونگیان چۆنی؟ زۆر سپاس دەکەم ئێوە وەکو کۆ بەشداریتان کردووە ئەم جۆرە فستیڤاڵانەشت بەلاوە چۆنە؟ ئێمە وەکو بیکاڵ هاتوین بیکەریە و سەر بەلقێکی تری لوکمادایە و زۆر باشە بۆ ناسانی شوێنەکان و زۆر باشە. شیرینیەکانتان چی و چیەکەن مایشتان کرد؟ کرواسۆنمان هەیە ڤانێلا تارت و چکولێت تارت و ئیتر ئەم بابەتانەمان هەیە زیاتر ئەمانە کرێمی با بڵێن بیکەریە ئەمانەمان هەیە کرێمیە ئەمانەمان هی ناو بەڕادە ئەمانەمان هەر بۆ عەرزکردن لە ناو جامخانەیە بە سۆسی فست و ئیتر تایبەتن بەڵێ تامەکانیش. ئەوەی کە لە دیمەنەکانە ئەیبینن هاوکاریشم کاک کەمال ئەرکە کێشەی وێنەکانمان بۆ گوازێتەوە دەست خۆش بە کاک کەمال ماندوو نەبی دیمەنێکی زۆر جیاواز سەرنجڕاکێش لە تەواوی شیرینیەکان منداڵە خۆشەویستەکان لەگەڵ دایک و باوکیانە ئەتوانن بێن تامی ئەم شیرینیە جیاوازانە بکەن بیرمان نەچێت ئەم شیرینانە پێم وا بێ با بڕێکی زۆر کەم شەکری تایە وایە؟ زۆر کەم شەکر بەکارهێنی یعنی بۆ ئەوانی کە ڕێجی میشەکە نەتوانن بیخۆن. ئێوە بەردەوام بن لە ئامادەکاریەکان لەبەر ئەوەی پاشکەمێکی تر دۆمین فستیڤاڵی دەروازەی سلێمانی بەڕۆیی تەواوی گەشتیارانی خۆشەویست و هاوڵاتیانی ئازیزە دەرگای واڵا ئەبێت ئەچینە لای بەشێکی دیکە لەو بەشداربووانەی کە لە ئەم فستیڤاڵە ناوازەیە دەستیان پێکردووە کاک کەمال کەمێک لە وێنەکانم بۆ بگوازێتەوە ئەبینین پەیتا هاوڵاتیانی خۆشەویست هاتوون سەردانیان کردووە هێشتا فستیڤاڵەکە دەستیشی پێ نەکردووە بەڵام هاوڵاتیان بە جۆش و خڕۆشێکی زۆر باشەوە ئەیانەوێت بەشدار بن لەم فستیڤاڵە بەشداری تەواوی ئەو چالاکیانە بن چالاکی هونەریەکانمان کە لە کاتەکانی دواترا دەست پێکات میوزیک و گۆرانی زۆر تایبەت بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست ئامادە کراوە لەبەرەوە ئێوەش ئەتوانن بەشدار بن لەم چالاکیە ناوازانە با بچینە لای ئەم بەڕێزانەش بابزانین سەرقاڵی ئامادەکارین ساڵتانێ بێگەر کەسێکتان بێنە لای ئێمە سلااو سەرچاوماتم یاخوا بەخێر بن سەرچاو ڕاستی ئێستا خۆتان ئامادەکەن بۆ فستیڤاڵەکە پێم بڵێ ئامادەکاریەکانتان چۆن بوو تا چەندە بە چێژەوە ئامادەکاری ئەەکەن بۆ دومین فستیڤاڵ وەڵی ڕاستەکەی ئەوەی ئەم فستیڤاڵە بەشداریمان کرد فستیڤاڵێکی زۆر ئەکیتم جیاواز دەبێت وەشتی زۆر جیاوازمان هێناوەکو ڕاوچی هەنیشتی زۆر تایبەتمان هێناوە بۆ جیاوازەکان چییە؟ جیاوازەکان ئەوەیە ئەختەوتی زۆر گەورەمان هێناوە تقریبان 3 کیلۆ نیوە بێ ئیشەڵا دەدەقە چارەکێکی تر دایانین قڕژاڵی گەورەمان هێناوە لۆبستەری گەورەمان هێناوە سەتڵەکەمان هێناوە کە هەموو خواردنە دەریاکانی تایە خەڵک دەتوانێت بە سعرێکی زۆر کەم هەموو خواردنەکان تام بکە ینی خواردنە دەریاکان خۆی ئامەتەن لە هەموو شوێنە هەرگرانە بەس ئێمە ئەچیت بەس لێرە کردمانە بە سعری برنج و مریشک بۆی هەموو کەسێ بتوانێت تامی بکە بە زۆر لە کاتان نەگرم سەرقاڵی ئامادەکاریەکان بن ئەچینە لای هەندێکی دیکە لەو بەشداربووانەی دیکە بابزانین چۆنی خۆیان ئامادە کردووە یەکێک لە هاوکارەکانمان لێ کێک لەم کۆشکانەیە هاتینە لای ئەم میزەڵانە جوانانەشەوە بۆ منداڵە چاوگەشەکان دیمەنێکی زۆر جوان و ناوازی هەیە بێگومان هەمیشە و بەردەوام فستیڤاڵەکان بە شێوازێکی زۆر جوان و سەرنجڕاکێش ئامادەکاری باشی بۆ کرێ ئەڕازێنرێتەوە و ئەو تەواوی ئەو ڕووناکیانشی کە ئەیبینن لێرە بە شێوازێکی زۆر باشەوە ئێستا ڕووناکە بەڵام کاتەکانی شەو ڕووناکێکی زۆر جوانی هەیە و بە دیزاین و شێوازێکی سەردەمیانە
ڕازێنراوەتەوە باچینە لای ئەم کاکەیەش سڵاو لەبێت سەرقاڵی ئامادەکاریشی ئێوە کوکیۆ بەشداریتان کردو و چی ئامادەگە؟ ئەو ئێمە جیاوازە لە هەموو بوارەکانی تریێرە زیاتر خواردنە بەڵام ئێمە ئاکتیڤیتیەکە گەی لێرە دەزڵاتی خۆتاکەکەیتەوە خەڵاتی بچکۆلە بچکۆلەمانەیە دەبێتەوە لێرەوە چی بە هاوڵاتیان ئەڵەی بۆی بێن سەردانی فستیڤال بکەن چێکن لە ماڵەوە وەرنە دەرەوە جێ بگۆڕن ژیان ناخۆش ئەم ڕۆژانە وەرن لێرە جێ بگۆڕن و خواردنە خۆشەکانی هەرتاکە بکەنەوە لە ئێمەش کاتی خۆش بەسەر بەرن ماندوو نەبیت با بچینە لای هەندێکی دیکە لە بەشداربووەکانمان بابزانین ئەم بەشداربوانەی دیکەش ئەوەی کە تێبینی ئەکرێت تەواوی خاوەنکارەکان جگەلەوەی دەرفەتێکی زۆر باشە بۆ ئەوەی داهاتێکی باشیان دەستکەوێت لە هەمان کاتە لە نزیکەوە کاری یەکتریش زیاتر ئەناسن سڵاوتان لێ بێت ئەم کاتتان باش بێت پێم بڵێ ئێوە ئەو شیرینیتان هێناوە بابەتی هەموو جۆرە شیرینیەکە زیاتر ئیشەکەی ئەمە بابەتی چۆرەک و کولیچەیە و هێناومانە لێرە لە ئەیبرژێنین بە گەرمی پێشکەشی خەڵکیەکەین و بابەتی پاقلا و شتەکانی تریشمانێ ئێستا هەموو شتەکان حازر نییە ئەوەی کە ساڵانە دەستگای میدیایی کورسات ئەم جۆرە فستیڤالانە ڕێک ئەخات چی بۆ تۆی خاوەنکار بەجێ ئێڵێ لە دوای ئەم فستیڤالە تا چەندە ئەم جۆرە فستیڤالانە دەرفەتێکی باشە بۆ ئێوە بێگومان دەرفەتێکی زۆر زۆر باشە بەوەی کە تۆ ئەم فستیڤالانە هەر بینینی شوێنەکانی ترێ بۆ خۆی بەرکەوتنێکی باشە لە ناو خاوەن ئیشەکانە ئەمە لەلایەنێکی ترەوە لایەنێ مادیەکەی کە تۆ فرۆشێکی خێراترەکەی وە زۆر باشتر ئەناسری لە ناو خەڵکە لەوانەیە زۆر شوێن هەبێ هێشتا نەسوبێتە ناو هەموو خەڵکەوە بەڵام چەند فستیڤالێکی ئاوا هۆکارە بۆی کە زۆر بچێتە ناو خەڵکەوانێ سەرچاوتان زۆر بێت سەرقاڵی ئامادەکاریەکان بن و ئەوشی کە تێبینی ئەکرێت لێرە بە شێوازێکی زۆر باش دیزایانی تەواوی بابەتەکان ئەکرێت لەلایەن خاوەنکارەکانەوە بۆ ئەوەی سەرنجی تەواوی گەشتیاران ڕابکێشتێت بە شێوازێکی زۆر باش هاوکارم کاکەمال بەرەو کێوە بڕۆین ئەم لایە یان ئەم لایە زۆر باشە بە بەرەو ئێرۆ بڕۆین بابزانین لێرە چی ئەگوزەرێ لەبەر ئەوەی ماشەڵڵا ئەم بەشی کە هەڵبژێراوە بۆ دووەمین فستیڤالی دەروازی سلێمانی بە شێوازێکی زۆر باش شوێنەکان دیاری کراوە بۆ تەواوی خاوەنکارەکان و بۆ کۆشکەکان بۆ ئەوەی هیچ کێشە و گیر و گرفتێکیان نەبێت لەوەی کە بۆ نمونە کەسێک بێت هاوڵاتیەک بێت کڕیارێک بێت بۆ ئەوەی بە باشترین شێوە تامی خواردنەکان بکە بۆیە جێگاکان زۆر بە باشی دیاری کراوە ئەم خاتونە گوڵانەش لێرەن سەرقاڵی ئامادەکاری دروستکردنی شەربەت و ئەم بابەتانان چۆنەنەوە زۆر سەرقاڵن یەکێکتان بێنە لای من چۆنیت ئێوە بۆ ئەم فستیڤالە چۆن خۆتان ئامادەکەن ئەمڕۆ کە یەکەم ڕۆژە وڵا ئەمڕۆ یەکەم ڕۆژن زۆر دڵخۆشین لێرە و شاری سلێمانی طبعاً بە فستیڤالەکان جوانە بە فستیڤالەکان ناسراوە هیوای دڵخۆشی بۆ هەموو خەڵکی سلێمانی و هەموو خەڵکی تەواوی شارەکانی کوردستان هیواداری هەمویان دڵخۆش بە کارەساتی زۆر ناخۆش تێپەڕێوین ئینشاڵڵا دڵخۆشی بە هەمویان سپاس بە ئێوەش سپاس بۆ ئێوەش بە ساردەمەنی ئەم کۆشکە تایبەتەش بە شێوازێکی زۆر باش میوەکانیان داناوە و ساردەمەنیش بەشێکی گرنگە لەبەر ئەوەی هاوڵاتیانی خۆشەویست بێگومان ڕۆژانە پێش دەستپێکی بەرنامەکانی دووەمین فستیڤال بێگومان دڵنیام لەوەی کە لە دوانیوەڕۆیە لە کاتژمێر دووسی دوانیوەڕۆ یەنە پارکی هەواری شار بۆ ئەوەی زوو بە زوو چالاکیەکان ببینن بەڵام کە هاتنە ئێرە ئەتوانن یەکسەر تامی ساردەمەنیەکان بکەن دڵ و دەروونتان ئارام بکەنەوە و لە هەمان کاتە ئەتوانن سەردانی ئەو چالاکیانی دیکەش بکەن یاخود ئەو کۆشکانی دیکە بکەن کە لەم فستیڤالایە بوونی هەیە لێستای ئامادەکاریەکان دەستی پێ کردووە بەڵام خۆت بێبەش مەکە لە تەواوی ئەو چالاکیانی کە بە درێژایی ئەم هەشت ڕۆژە تاوکو 11 ئەیلول کات زۆر ماوە توی خۆشەویست ئەتوانی خۆت و تەواوی خانەوادەکەت بێنە ئێرە کەشێکی ئارام بەسەر بەرن تەواوی کلتورە جیاوازەکان بناسن لە نزیکەوە و لە هەمان کاتە
بۆ ژێرخانی ئابووری وڵاتیشمان زۆر گرنگە ئەم جۆرە فیستیڤاڵانە بۆیە دووبارەیەکەینەوە هەمیشە کورسات جیاوازیەکان پیشانەیە ئەمڕۆ فیستیڤاڵەکە دەستی پێ کردووە بەڵام ڕۆژانی داهاتوش بەردەوامی هەیە و توی خۆشەویست ئەتوانی بەشدار بیت لەگەڵمانە هەمیشە ئاسوودە و تەندروست باش بن هەر لە خۆشی و شادیا بن.